تەلەفۆنم بۆ ئەکا حەزیش ناکەم باسیکەم بەڵام بۆی دڵنیابن عەزابی خوا نزیکە ئەڵێ وەڵڵاهی لە ماڵەوە مناڵەکەم بە باوکی دەڵێ باوە ئازارم ئەچێشم چونکە ئەزانم و باوکی نییە وەڵڵاهی ئەزانم باوکی نییە وەڵڵاهی نەدانەیەک و نەدوان و نەسەڵت وەڵڵاهی دڵم تەنگە بێ ئەزانم ئەوە باوکی نییە باوکی کەسێکی ترە بەڵام ئەو ژوا دەزانێمە ڕۆڵەی کوڕی خۆیەتی کچی خۆیەتی بۆیە فەئەوشەکە ئەن یەعومەهم الله بعذاب زۆر نزیکە خوا عەزابێکی بە ئێش و ئازارمان بۆ بنێرێ با چاوەڕێی عەزابی خوا بکەین چونکە ئەگەر کەسێک ئەخلاق و ڕەوشتی هەبێ سەیری بێڕەوشتی و بەدڕەوشتی ناکات بەداخەوە ئەوانەی کە ژنیان هەیە لە گەنجەکە خراپترن ئەوانەی کە شویان کردو مێردیان هەیە لە کچە عازەبەکە خراپترن بە ئەو کەسانەی گوێ بگرن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح تەرغیبەکە بە ژمارە 2399 هاتووە دەفەرمێ لا ينظر الله إلى الأشيمط الزاني أشيمط خوای گەورە تەماشای ئەو کەسە ناکات سەری سمێڵی ڕیشی تەڵی سپی تێکەوتە و زیناکات تەڵی سپی لەسەر و ڕیش و سمێڵایە و زیناکە خوای گەورە تەماشای ناکە بە ڕەحمەت خوای گەورە غەرقی عەزابی خۆی دەکات ئەوە کارە ساتە عومری 40-50 ساڵە 70 ساڵە خەریکی خراپەکاریە کچی شووی کردووە کوڕی ژینی هێناوە خەریکی خراپەکاریە بۆیە با چاوەڕێی عەزابی خوا بکەین ئەگەر بە خۆماندا نەچینەوە مادەم مناڵی زینا لەناو ئێمەدا پەیدا بووە ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای خوا خوای گەورە عەزابێکی عاممان بۆ نێرێ باش و خراپ هەمووی تیا ئەچێ بەڵام هەر کەسێک بە پێی کردەوەی نیەتی خۆی زیندوو دەبێتەوە بۆیە بەڕاستی ئەمڕۆ لە ڕۆژێکە خراپەکاری زۆرە ترس ناکە داوا بکەین لەخوا خوا سەترمان کە و بەهۆی تاوانەکانمان